لەو پاکێجەی هاوکارمان ڕێناز عەلی بینیمان کە بە وردەکاری تەواو دەریخستە بوو لە چ ئاستێکدا دەرمان لە هەرێمی کوردستان بەرهەمەهێنرێ و ئەو کارگانە چۆن کارەکەن بە چ کوالیتی و ستانداردێک. بۆی کە بزانین ئەم سێکتەرە کاری چۆن بۆکرێ و چۆن زیاتر بەرەو پێشە برێ، بازرگانی دەرمان لە هەولێر و لە هەرێمی کوردستانە چۆنە، میوانداری بەڕێز دکتۆر محەممەد ڕەشید مامەندمان کردووە کە بەرپرسی چاودێری بازار و بازگەکانی دەرمانە لە هەولێر. دکتۆر سڵاوت لێ بێدەم کاتت باش. بینیمان پاکێجێکی پوخت و چڕوپڕ کرابوو لەسەرەوەی کە بەرهەمهێنانی دەرمان لە هەرێمی کوردستان چۆنە، بە چ کوالیتیە کاری تیاکەن. جا پێمان خۆشە تۆش ئەم ڕاستیە دووپات بکەیتەوە کە ئایا بەرهەمهێنانی دەرمان و کەرەستە پزیشکیەکان لە هەرێمی کوردستان ئێستا لە چه ئاستێکدا گەیشتۆ، بە چه ئاستێک؟ بەڵێ سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەران. خۆتان وەک ئاگادارن لە هەرێمی کوردستان لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە نزیکەی 6 کارگەی دروستکردنی بەرهەمی پێداویستی پزیشکیمان هەیە و هەروەها 3 کارگەی جیاوازی دروستکردنی دەرمانمان هەیە کە ئەم کارگانە لە هەرێمی کوردستان ڕۆژانە بەرهەمەکانیان بە بازار دەکەن و بەرهەمەکانیان لە ئاستێکی زۆر باشدان کە جێگای ینی حکوومەت پاڵپشتی تەواوی ئەو کارگە ناوخۆیانە دەکات کە ئەمەش هەر لە کاتی هاوردەکردنی مادەخاوەکانیان لە دەرەوەی وڵات و هەروەها هینانیان لە بۆ دروستکردنی بەرهەمی ئەو دەرمانانەی کە لە کارگەکان دروست دەکرێت. بەشێک لەو کارگانە بەرهەمی جیاواز دروست دەکەن و بڕێکی زۆر کە بە نزیکەی دەتوانم بڵێم 150 پێداویستی ناوەخۆ دەتوانێت پڕ بکاتەوە کە لە ئێستادا حکوومەت لە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران پرۆژەیەکەیە کە یەکخستنی کڕینی دەرمانە کە ئەم لێژنەیەک لەم ئەنجومەنە هەیە کە بە بەردەوامی وابزانم لە ماوەی ڕابردوش کۆمەڵێک دەرمان لەو کارگە ناوخۆیانە کردراوە کە زۆربەی زۆری ئەو بەرهەمانە بەرهەمی کارگە ناوخۆیەکان بوون کە ئەولەویەتیان پێدراوە ئەمە ژۆک و پاڵپشتێک لۆ بەرهەمی ناوخۆ. باشە دکتۆر محەممەد، ئەی خواست چۆنە لەسەر ئەو بەرهەمە پزیشکیانەی کە لە هەرێمی کوردستان بەو شێواز و بەو کوالیتیە بەرزە بەرهەمەهێنرێ، ئایا خەڵک لە ڕووی بەکارهێنان و پێداویستیەوە ڕووەکاتە ئەو بەرهەمە ناوخۆیە؟ بەڵێ بێگومان ئەو بەرهەمانی کە لە کارگە ناوخۆیەکان دروست دەکرێن لە گشت دەرمانخانەکانی هەرێمی کوردستان بەردەستە و ڕۆژانە خەڵک بەکاری دەهێنێت. دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم کە ئێمە لە بەشی چاودێری بازار ڕۆژانە سکاڵای هاوڵاتیانمان پێدەگات دەربارەی ئەو بەرهەمانەی کە لە دەرمانخانەکان دەفرۆشێن. بەشێک لەو سکاڵایانە کە ئەو بەرهەمانە بوو کە زیاتر لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە هاوردە دەکرێن. خۆشبەختانە تا ئێستا گلەیەکی وانە بووت کە کەسێک یاخود هاوڵاتێک سکاڵای ئەوە بکات یاکو پزیشکێک سکاڵای ئەوە بکات بڵێت دەرمانی ئەم کارگەی ناوخۆیە تا ئێستا ئیشی نەکردووە. و هەروەها بەشێک لەو کارگانە کە بەپێی ستانداردی جیهانیەوە بەرهەمەکانیان دروست دەکەن توانیویانە لە کارگەکانیان لە دەرەوەی هەرێمی کوردستانیش تۆمار بکەن و بەرهەمەکانیان ئێستا لە چەندین وڵاتی عەرەبیەوە بە بازارکردنی پێوە دەکرێت و باوەڕ پێکراوە لەلایەن ئەم وڵاتانە. باشە ئەو بەرهەمانە جگە لە دەرمان چی و چی دیکە، یعنی بەرهەمە پزیشکیەکانی دیکە چییە؟ بەڵێ بەرهەمە پزیشکەکانی دیکە پێکاتون لە پێداویستی پزیشکی دروستکردنی جلوبەرجی ژووری نەشتەرگەری و هەروەها سرنج و گۆز و تعقیم و ئەو بەرهەمە پزیشکیانەی کە لە نەخۆشخانەکان بەکاردێن لە ئێستادا ئیشی لە بۆ کرایە و دروست دەکرێت و ڕۆژانە لە بازارەکانی هەرێمی کوردستان دەفرۆشێن و لە داهاتوشدا بەخۆی لەبەر ئەوەی ئاراستەی حکوومەت سیاسەتی حکوومەت بەرەو ئەوە دەچێت کە بەرهەمی ناوەخۆ زیاد بکا و دروستکردنی کارگەی نوێ زیاد بکرێت. ئەمەش وای کردووە کە لە ئێستادا چەندین بەڵێندەری تر یاخود چەندین سەرمادایەتر ڕویان داواکاریان پێشکەش کردووە لە بۆ دروستکردنی کارگەی نوێ و کە لە ماوەی لە داهاتوودا ئینشاءڵڵا ئەو بڕێی کە
باسی 150مان کرد ئەو ڕێژەی بەرز دەبێتەوە بۆ ڕێژەیە کە ئیدی پێویستمان بەو بڕە زۆرەی هاوردەکردنی دەرمان نامێنێت لە دەرەوەی هەرێمی کوردستان. باشە، نەخۆشخانە حکومیەکان، ناوەندە پزیشکیەکان، بەگشتی ناوەندە حکومیەکان تا چەند بەکارهێنەری ئەو بەرهەمانن کە لە ناوخۆ دروست دەکرێت، وەکو ئاماژەتان پێکرد بەرهەمە پزیشکیەکان لە دەرمان ئەوان تا چەند بەکاریان نەهێنن؟ بەڵێ خۆی دوو جۆرە بەرهەم لە نەخۆشخانە حکومیەکان بەگشتی بەکاردێنرێن. بەشێکیان لە وەزارەتی تەندروستی عێراقەوە کە بەشی هەرێمی کوردستانە دەنێردرێن بۆ نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان کە ئەم بەشەش بەشێکی زۆر کەمە لە ڕێگەی لێژنەکانی وەزارەتی تەندروستیەوە داواکراوە کە ئەم بڕە زیاد بکرێ. هەروە بەشەکەی تریشی وەکو باسم کرد ئەم لێژنەیە کە ئەولەویەتی دایتە بەرهەمەکانی کارگەی ناوەخۆ کە لە نەخۆشخانە حکومیەکاندا بە تایبەتی لە نەخۆشخانە حکومیەکان هەتا بەرهەمی ناوەخۆ هەبێت دەست نەبردرێت لە بۆ کڕینی ئەو بەرهەمانەی کە هاوردە دەکرێن. ئەگەر ئێستا بچین سەردانی نەخۆشخانەیەکی حکومی بکەین دەتوانین بزانین ئەو ڕێژەی کە لە ناو دەرمانخانەکانی نەخۆشخانە حکومیەکان دەفرۆشێن ڕێژەیەکی زۆرە و زیاتر ئەو دەرمانانەی تێدایە کە لە کارگە ناوخۆیەکان دروست دەکرێت. باشە دکتۆر محەممەد، چۆن پارێزگاری لەم بەرهەمهێناناکەن، لەم پاڵپشتیاکەن کە بۆ کەرتی تەندروستی هەیە، بۆ بەرهەمە پزیشکیانە هەیە، چۆن نەتوان وا بکەن کە پارێزگاری لەو پاڵپشتیە وە لەو بەرهەمهێنانش بکرێت؟ بەڵێ ئێمە لە بەڕێوەبەرایەتی کوالیتی کۆنتڕۆلی دەرمان پشتگیری تەواوی هەموو ئەو کارگە ناوخۆیانە دەکەین کە بەرهەمی پزیشکی و دەرمانسازی لە هەرێمی کوردستان دروست دەکەن، هەم لە ڕووی هاوردەکردنی مادەخاوەکانیان کە لە بەڕێوەبەرایەتی کوالیتی کۆنتڕۆل ئەولەویەتیان پێدراوە ئەو داواکاریانە پێشکەش دەکەن. داواکاریەکانیان دەچێتە پێشەوەی هەموو ئەو داواکارانەی کە کۆمپانیەکانی تری دەرمان پێشکەشی دەکەن. هەروەها ئێمە لە هەوڵی ئەوەداین هەر بەرهەمێک کە لە ناوەخۆ دروست دەکرێت بۆ پارێزگاریکردنی ئەو بەرهەمانە ڕێکاری هاوردەکردنی بەرهەمی هاوردەکراو تونتر بکرێت بۆ ئەوەی پارێزگاری لەو بەرهەمانە بکرێت کە لە ناوەخۆ دروست دەکرێت. ئەمەش وەکو پاڵپشتێک لە بۆ ئەو کارگانەی کە لە هەرێمی کوردستان هەن و زیاتر هەوڵی ئەوە بدەن کە بەرهەمەکانیان زیاتر بە بازار بکرێت. دکتۆر محەممەد ڕەشید مەمەند، بەرپرسی چاودێری بازار و بازگەکانی دەرمان لە هەولێرەوە لەگەڵمان بێ. سوپاس.